ساڵتان لێبێت بینەرانی کورسان مناو ڕۆتۆفیقم ناڵقێم شەوی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر هەڵبژاردننی سەرۆکایەتیەکانی عێراق و پرسی نەتەوەی ئەممان نەزانین لە ساڵی 2023 نەریتێک لە عێراق پێرەوە کرێ بە شێوازێکی دیموکراسیانە سێ سەرۆکایەتیەکەی عێراق لە نێوان هەر سێ پێکاتەکەی عێراق کورد سونە شیعەدا دابەشکرا. سەرۆکایەتی کۆمار بۆ کورد، سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆ شیعە، سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران بۆ سونە. ئەم عورفە هەر لە ساڵی 2023 تاوەکو ئەم خولەی ڕابردوو بە شێوازێکی نەریتیانە و بە شێوازێکی تەوافقیانە بۆ پاراستنی هاوسەنگی نێوان پێکاتەکان پەیڕۆکرا. بەڵام ئەبینین لەم خولەدا کە خولی پێنجەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە کە هەڵبژاردننی پێشوەختە ئەم ئەنجومەنە نوێنەرانە نوێی هێنایە کایەوە لە ئێستادا هەوڵەدرێت بۆ پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق. قۆناغەکە گۆڕاوە و شێواز و ئاراستەی جارێکی دیکە دامەزرانەوەی سێ سەرۆکایەتیەکە بە ئاراستەیەکی جیاوازە ڕۆ. بە تایبەتی ئێمە گەر باز لە پرسی سەرۆکایەتی کۆمار بکەین لە نێوان کورد یەکێتی و پارتی کردوتە دوو بەری جیاواز و بە هەمان شێوە لە ئێستاشدا نێوماڵی شیعەکان بە تەواوەتی پەرت و بڵاوە. بەڵام بڕیارە ئەم شەو موقتەدا سەدر سەردانی ماڵی هادی عامری بکات لە بەغدا و لەگەڵ چوارچێوەی هەمانجی کۆک بێتەوە. بە قسەی قەیس قەسعەلی بێت کۆبوونەوەکە پێشوازیی باشیان لێکردووە ئەوان و چاوەڕوانەکەن کۆبوونەوەیشی ئەرێنی بێت بۆ ئەوی کە کۆتایی بێنێت بە هەموو ئەو ناکۆشیانی کە لە نێو ماڵی شیعەدا هەیە. و ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش بڕیاریدا کە 7 شوبات ڕۆژی دیاریکردنی سەرۆکۆماری عێراق بێت. ئێمەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتانە، واروەها دۆخی عێراق لە داهاتوو و ڕەوشی دیاریکردنی سەرۆکایەتی کۆمار و دواتر سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە عێراق بەچی دەگات. کورد هۆکاری چی بوو ئاوها پەرد بوو و بەم شێوازەی ئێستا دەچێتە بەغدا بۆ ئەوی کە پۆستی سەرۆکۆمار بەدەست بێنن. هەرێک لە پارتی و یەکێتیش کاندیدی خۆیان هەیە و کێبڕکێشی تون دەکەن بۆ بەدەستهێنانی ئەم پۆستە. گفتوگۆکەم لەم بارەیە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم ڕەشاد گەڵاڵی چاودێری سیاسی کە بە سوپاسەوە کاک ڕەشاد لە شاری هەولێر لەگەڵمانە. بەخێربی کاک ڕەشاد. ئەروە کاک شێرزاد سەمەد نووسەر و چاودێر جەنابیشیان لە کەرکووک لەگەڵمان سڵاوتان لێبێت. ئەگەر لە کاک ڕەشاد و دەست پێ بووم کاک ڕەشاد، ینی ئەو دۆخی کە ئێستا ئێمە دەیبینین لە عێراقدا دەگوزارێت لە دوای هەڵبژاردننی پێشوەختەوە کە دەرەنجامەکانی بەدەرکەوتن دۆخێکی تەواو جیاوازە لەوەی ڕابردوو کە لە ساڵی 2023 ئێمە بینیمانە کە عێراق پێدا تێپەڕێەوە پێکاتەکان بە چ شێوازێک توانیوانە بگەنە تەوافق و پاراستنی ئەو تەوازنی کە هەبوو لە نێوانیانە. بەڵام هۆکاری چی ئێستا دۆخی عێراق بەم ئاراستەیە گەیشتووە نێوماڵی شیعە بوو شێوازەیە کە مامەڵە دەکەن و بە دیاری کراویش ئەگەر ئێمە باس بکەین ینی نێوماڵی کوردیش بە تەواوەتی پەرد بوو. قسە و باسان لەم بارەیەوە چی کاک ڕەشاد؟ سپاس بۆ ئێوە، سڵاو لە بینەران، سڵاوش لە هاوڕێم کاک شێرزاد سەمەد، ڕێز خۆشەویستم بۆ ئێوە. دیارە پرۆسەی سیاسی ئەم لە دوای تەوابوونی پرۆسەی سیاسی ئەم پرۆسەی دوایی کە پەرلەمانی دیاری کرد ئەم ڕێژەیە بە تایبەتی تیاری سەدری کە کارپی تیاری سەدری باڵا دەست بوو لە ناو پرۆسەکە هەمومان هەستمان بەوە دەکرد کە لە نێو لەم پرۆسەیە بە تایبەتیش لە نێو پێکاتەی شیعە تیاری سەدری زۆرینە دەنگدێنیتن. دەمان زانیانی چەرفەکەی باڵا دەست دەبیتن لە نێو پێکاتەی شیعە بە تایبەتی. بۆیە من پێم وایە زەمینەیەکی لەباریش هەبوو هەم لەسەر ئاستی ناوخۆ هەرێمایەتی نێو دەوڵەتیش بە تایبەتی لە شەقامی سونە بۆ تیاری سەدری. تیاری سەدری لە ماوەی ڕابردوو خۆتان دەزانن ڕابەرایەتی قۆناغی خۆپشاندانەکانی شەقامی کرد لەسەر ئاستی عێراق بەگشتی بە تایبەتی پایتەخت و جنوبی عێراقی. ئەمە وای کرد کە دەنگە ناڕزایەکانی شەقام بۆ خۆی کۆبکاتەوە بتوانیتن زۆرترین ڕێژەی کورسیەکانی پەرلەمان بە تایبەتی لەسەر ئاستی بە تایبەتی پێکاتی شیعە باز دەکەمە من کە زیاتر لە 74 کورسی بەدەستێنەوە. بۆیە من وای دەبینم ئەم پرۆسەیە پرۆسەیەکی زۆر چارە نووسازە. هەم ڕەنگە کۆمەڵێک تێبینیمان لەسەر خودی جیازەکان و یەکلاکردنەوەی دەنگەکانیش هەبوویتن، بەڵام بە شێوەیەکی گشتی
وڵاتانی هەرێمایەتی سونە زایدن تورکیا ئەمریکا ڕۆڵیان هەبوو لە پیشاندانی سوقل لە بۆ مقتدە سەدر بە تایبەتی نزیکردنەوەی هەردوو باڵی سونەش لەگەر تیاری سەدری بە پارتیشتەوە خۆتان دەزانن تورکیا ڕۆلی سەرەکی بینی لەو مۆزوعە بۆ نزیکردنەوەی تیاری سەدری پارتی حلبوسی کە بە حزوری بە تایبەتی ئۆردۆگان کە ئەم دانیشتە ئەنجامدرایە وکە بتوانن داهاتووی 4 ساڵی داهاتوو کە ئەمان ئەو حکومڕانێتە ئەوان بەڕێوەی ببن بۆیە من وای دەبینم ئەو قۆناغا بۆ ئەو 4 ساڵی داهاتوو چێشمەشی زۆر توش دەبیتن من پێشمانیە هەروە ئێران دەستبەرداری سوقلی خۆی بی لەسەر ئاستی عێراق من پێم وایە ئەوەی ئێستا دەبینرێ لادانەیەکە لەو عرف و ئەوەی کە جەنابەت باست کرد کە لە ڕابردوو لە 2023ەوە کە کەس گومانی لەوە نەبووە کە هەرسێ سەرۆکایەتیەکە ئێستەقاقی پێکاتێک بوو هەریەکیان بە تایبەتی مەسەرەن سەرۆک وەزیران بۆ شیعە بووە سەرۆک پەرلەمان بۆ سنە بووە سەرۆک کۆمار بۆ کورد بووە بەڵام لە نێو من ئەوەی ئەمە دەمەوێت باسی بکەم بۆ ئێستاقاقی کووردا ینی بە تایبەتی کەسمان لاریمان لەوە نەبوو کە ئێستاقاقی سەرۆک کۆمار پۆستێکی ئێستاقاقی نەتەوەییە بەڵام لە نێو نەتەوەی لە نێو کووردا ئێستاقاقی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە بەروەی پێکەوە لە ڕابردوو ئەو هاوچێشەیە کە لە هەرێمی کوردستان و پۆستی عێراقی بەراورد کرا پێکەوە هاوسەنگ کرایە کە سەرۆکی هەرێم بۆ پارتی بیتن بۆ پارتی بەتابەتی لە نێوان بۆ جەنابی مەسعود بارزانی بیتن سەرۆکی کۆماریش بۆ جەنابی مام جەلال بیتن هاتێ لە 2005ەوە عرفێکی لێ هاتبوو ینی بۆ زۆر جار پارتیە لە خۆ ئەم پۆستە ینی تاپۆ نییە بۆ یەشێتی ئەگەر تاپۆ نییە بۆ یەشێتی ئەمە بۆ هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە لە بەرامبەر پارتی یەشێتی توانێت وا بڵێ کە پۆستەکان تاپۆ نییە بۆ پارتی ئەگەر بەراوردی پرۆسی 2014 بکرد باە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزنەوەی گۆڕان بەعنی دەنگەکانیان کورسیەکانیان زۆر لە پارتی زیاتر بکەتی سەرۆک وەزیران و پۆستی سەرۆک هەرێمیشیان برد ئەگە بەراوردی ناو ئێستاقاقی ناو ناو حکومەتیش بکەی خۆتان دەزانێت بە تایبەتی منزومەی ئەمنی زایدن وەزارەتی نەود وەزارەتی ناوخۆ بە بەردەوامی تاپۆکرای دەتوان برێن لە نۆتەکانەوە ڕە تاپۆکرای بۆ پارتی تاکو ئێستاکە هیچ ئالگۆڕەشی بۆ پۆستانە ناکرێتن ئەگەر بەراورد بە سنگ و ڕۆڵی کورسیەکان باە نابایە پارتی ئەو پۆستانی هەبایە لە ڕابردوو مادەمەیە بەڵام ئەمە شتێکە ئەو پەیوەست بۆ بەو ڕێککەوتنە استراتیزیای نێوان جەنابی مام جەنابی مەسعود بارزانی بە تایبەتی لە نێوان هەردوو مەکتەبی سیاسی یەکەتی و پارتیکە بووە بۆی ئەوەی ئێستا دەیبینین من دەیگەڕێن بۆ سەر یەک خاڵ لێت ناشارمەوە ئەویان چییە لە سەر ئاستی پرۆسی سیاسی لە عێراق هەم بە تایبەتی لە نێو کورد جەنابی بارزانی و زایدن مقتەدا من پێم وایە ئەو ڕێگایی ئێستا ئەوان گرتویان دەبەر جگال لە هەڵشەیی جگەل لە هەڵچوون من پێم وایە سوودگەلێک بە قەزەی نەتەوەی و بە پرۆسی سیاسی عێراقی ناگەینیتن چکە وای دەبینم ئەوانەی لە ڕابردوو بە هەڵچوونەوە شتیان کرد جگە لە پاشەکشە و زیانگەیاندن بە قەزەی نەتەوەی و نیشتیمانی من پێما سوودگەلێکیان نەگەیاند بە قەزەی نەتەوەی و نیشتیمانی بۆیە من پێم وایە عنادی سیاسی خزمەت کێشەی ڕەوای نەتەوەی و نیشتیمانیمان ناکاتن ئەوەی ئێستا دەیبینم عنادی سیاسیە پێی وایە ڕوحەتی انتقام بکاتەوە لە هەردوو لاژ هەم مقتەدا بەو عنادی ئێستای کە پێی وابیتن دەتوانانی مالیکی بەدەرنێ لە پرۆسی سیاسی خزمەتی بێتی شیعی دەکاتن و من نەپێشم وایە جەنابی مەسعود بارزانی بەم شێوەی بیوەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاوت بکاتن دەتوانی خزمەتی کێشەی ڕەوای نەتەوەی و نیشتیمانی مابکاتن بۆیە من وای دەبینم ڕێخستنەوەی نێوماڵی کورد باشترین هەلە بۆی بتوانی کورد بە یەکگرتووی لە داهاتووی 4 ساڵی داهاتوو بە تایبەتی پێکەوە کە بە یەک بەرنامە پێکەوە بە یەک پلان بەرنامە بچن بەشداری ئەم پرۆسەیە بکەن و دیفاع لە ئێستحقاق و لە مافی ڕەوای گەلەکەمان بکەن دەست خۆش کاک ڕەشاد دێم بۆ خزمەت جەناب بە تایبەتی بۆ ئەو یەکگرتووی و ئەو یەکدەنگی و تەبایی کە جەنابە داماژەی پێدەی لە نێو ماڵی کورد بەڵام
دواتر لێ دەپرسم کە ئەگەر لە بەغدا یەشێتی نەیتوانی ئەو کێشەکە لە بەرژەوەندی خۆی یەکلا بکاتەوە لە هەرێم هەڵوێستی چۆنە بێت دواتر وەڵام بەرەوە بەڵام دەچمە لای کاک شێرزاد سەمەد. کاک شێرزاد ینی ئەو دۆخەی کە وەکو کاگڕەشاد ینی وێنای کرد کە لە عێراقدا دەگوزارێت و ئەو بەرکەوتەی پێکاتەکان کە وەکو نەریتێک لە ڕابردوو لە نێوان سونە و شیع و کووردا یەکلا بووبەوە ئەمە تا ڕادەیەک تەوافق و سازانی لەسەر ئاستی نەتەوە و لەسەر ئاستی نیشتیمانی ڕێخست بوو. بەڵام ئێستا کە هەندێک هێز ینی بۆ نمونە لاساری دەکەن یاخود تاگڕەوانە بڕیار دەدەن یاخود خۆیان بە خاوەنی بڕیار دەزانن دەیانەوێت هەندێک لە هێزەکانی دیکە پەرایوەست بکەن بۆ نمونە ئەوە تا سەدر دەیەوێت چوارچێوەی هەمانجی پەرایوەست بکات کە ئەوانە بەشێکی زۆری شیعەکانن سونە بە هەمان شێوە هەندێکیان دەیانەوێت پەرایوەست بکەن و ئەوە تا کوردیش بە هەمان شێوە بۆ ئاراستەیە ینی خەریکە کار دەکات. ئەگەر بەم شێوازە ینی بچینە ناو دۆخێکە و کە حکوومەتی داهاتووی عێراقی پێک بێت دۆخی عێراق ئارام دەبێ یاخود نەخێر دۆخێکی تەمومژاوی دەبێ بەڕاستی. بەڵێ سلااو ڕێزم بۆ ئێوە و بۆ سەرجەمبینەران و بۆ هاوڕێی بەڕێز و خۆشەویستم کاکە ڕەشاد گەڵاڵی لە هەولێر. من دەستخۆشی لەکەم شرۆڤەیەکی جوانی هەندێک لە مەسەلەکانی کرد کە پەیوەست بوو بە پرۆسی سیاسی و سەردێکی تاریخی باس کرد لەو مەسەلانەیە ناچمەوە سەر ئەو بابەتە بەڵام دێین سێری ئەم بابەتەی ئێستا ئەکەین کە ڕوو ئەدات ڕاستە ئەم حکوومەتەی کە ئێستاکە یا ڕوونتر بڵێنم هەڵبژاردنەی دوای هەڵبژاردنێکی پێشوەخت بوو لە ژێر فشارە بوو بەڵام هێدی ئێمە خەریکە ئەگەینە و قەناعەتەی شەقامی عێراقی بەگشتی و ئەگەینە و قەناعەتەی ئەمە نەخشە بۆ کێشراو بووە ئەسڵەن مەسەلەی عادل عەبدولمەهدی ئێستا دەستی داوەتە هەندێک نووسین و هەندێک مەسەلان و قسەکردن لەسەر ئەو دۆخەی کە ئەوی پێتاوانبار کرا لەسەر لە کاتی حکومڕانەتی ئەومان بۆ دەرەکەوێ ئەمە تموحێک هەبووە تموحێکی پێشوەختەی چەندین ساڵەی درێژخایەن ڕەنگە مێژوەکەی بگەڕێتەوە بۆ کاتی شەڕی داعش و دواتر کە لە دوای کۆتایی هاتنی داعش یا بەڕسمی کۆتایی هاتنی داعش لە عێراقدا ئیتر قسە کرا لەسەر ئەوەی کە هێزەکانی ئەمریکا بە پێویست نازانرێویا بێ بکشێتەوە ئەمە عەتفی شەقامی ڕاشێشا بەلای هەندێک لە تیارەکانە و مقتەدای سەدر لەسەر ئەم وەتەرە زۆر ئیشی کرد بە گشتی لەسەر و هەندێک لە گروپە چەکداریەکانی ئێستاش کە میلیشیاکانی میلیشیا چەکدارەکان لەسەر ئەو مەسەلەی ئیشیان کرد بەواتە لێرەدا ئەوەمان بۆ دەرەکەوێت کە ڕۆڵی ململانەی نێوان ئێران و ئەمریکا لە سەرساحەی عێراقی بە شێوەیەک باڵانسەکەی تێکچوو لە دوای تێکچوونی ئەم باڵانسە تموحات هاتە پێشەوە ئێستا ئەوەی ئەبیندرێ پرۆسەیەکی سیاسی نییە لە عێراقا چکە پێشێلی تەوافق کراوە پێشێلی دەستورە ئاماژە بە تەوافقات کراوە بەڵام بەداخەوە دوو کەسایەتی لە ڕۆڵی کاراکتەری سەرەکی ئەبینن لە پێشێلکردنی ئەم دۆخانەیان ورتر بڵێن لە توپەتکردنی نێوماڵی چ کورد چ شیعە مقتەدا سەدر بە هەموو هێزێکیەوە ئێستا مەسەلەکانی کردووە بە شەخسەنە لەگەڵ مالکیدا مالکی ئەگەر هەرچیەک بێ و هەر کەسایەتێک بێ و ئێمە ڕێی خۆشمان لەسەری هەیە ڕەنگە بۆ خۆم ڕێیم لەسەری بە شێوەیەکی تر بێ خراپتریش بێلەوە بەڵام لێرەدا پرۆسەی سیاسی بە شەخسەنەکردن و بە دژایەتیکردن ئەو لە گفتوگۆکانی چەند ڕۆژی ڕابردووە ئەگەر متابع بکەین ئەو ڕەفزی شخصی مالکی ئەکا لەناو ئەم دۆخەدا ئەمە بۆ دەرەکەوێت کە ئەمە تۆڵەکردنەوە و سیاسەتی احتیواکردن و دەسەڵات و ئەوەیە ئەمەی تریش کە کاگڕەشاد باسی کرد لە هەرێمی کوردستانە بەڵێ ئێمە لە 27 ئەگە هەڵە نەبم لە 27 2007ەوە اتفاقیەکی استراتیجی لە نێوان یەکێتی و پارتیدا هەیە هەر بە پێوە اتفاقی استراتیجیە چەندین کابینە پێکێنراوە دوا کابینەی حکوومەتی هەرێم هەر بەو اتفاقی استراتیجیانە پێکێنراوە ئێستا پۆستە سیادەکانی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەتوانین بڵێن کۆی پۆستە سیاسیەکان لە دەستی پارتیدایە ئێستا لێرەدا ئەمەی کە دەبیندرێ یان چاواشەکاریەکەیە لە مەسەلەکانە لەگەڵ گفتوگۆم لەگەڵ زۆر لە کەناڵە عەرەبیەکانش کردووە تێگەیشتنێکی وا دروست بووە کە ئەمە مەسەلەکە دکتۆر بەرهەمە یا وشار زێباریە نەخێر ئێمە وەڵامی هەموو پرسیارانەمان داوەتەوە لێرەشەوە وەڵامی ئەوە دەینەوە ئەمە بە دەیانەوێ وای وێنا بکەن ئەمە کێشەیەکی شخصیە یان کاندیدەکە ئەوە نیە گەندەڵی گەورەترەوەی کە نەخێر تموحی ئەو نەهجەیە
بەڵێ وەڵامەکە کورت و پوخت ئەو نەهجەیە کە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ سەرجەم حیزبە کوردستانیەکان پەیڕەوی کردووە بە تایبەت لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەوێت هەموو کوردستان وەک دهۆک بک بە تەنها ساحەی خۆی چۆن لە هەموو هەڵبژاردنەکە دهۆک ئەگەر ڕکابەرێکی هەبوو بێ دوایەوە یەکگرتووی ئیسلامی لەو ناوچەیە هەندێک دەنگ و ڕەنجیان هەبوو هێدی بە بارەگا سووتاندن و بە فشار خستنە سەریان یعنی ئەمە قۆرەخکردنی دەسەڵاتە چ لەلایەن شخصی بارزانیەوە کە هەوڵەدا و چ لەلایەن مقتەدای سەدر لەسەر ساحەی عێراقیەوە ئەم دوو کەسایەتیەکن بە شێوەیەک تەسەڕفەکەن لەگەڵ دۆخی ئێستای عێراقا شێوازەکە شێوازێکی قۆرخکاری دەسەڵاتە نەخوێندنەوەی یەکتریە ئەگەر بوار هەبێت زیاتر وردی کەینەوە ئەم مەسلەیە چۆن ڕوویداوە ئێمە پرسیارمان لە یەکرێ وەڵام دەبێ وەڵام بدەینەوە پرسیارەکە ئەوەیە کە بۆچی یەکێتی نیشتیمانی کوردستان بە وەفدێکی مشتەرەک لەگەڵ پارتی چووە بەغدا بۆ تێکچوون لە بەغدا لە بەغدا کە کاتێک کە سەرۆشی وەفد کاک عیماد ئەحمەد کە گوێی لێمانە ئێستا تەکیدم و حەق وایە خۆشیان زیاتر ڕوونکردنەوەی زیاتر بدەن لەسەر ئەو تێکسوونە ئەوان بە سەراحەت یەکێتی تاوانبارەکەن لەو ئیجماع کوردی هاتۆتە دەرەوە بەڵێ بەڵام وانە ڕاستیەکەی بەو شێوەیە نیە وەفدی یەکێتی کە چۆتە بەغدا لەگەڵ سەدرەکان کۆبوونەتەوە کاک عیمادیان پێشی خۆیان خستووە قسەی کردووە لە کۆبوونەوەکە قسەکردن لەسەرەوەی چۆن هەرێمی کوردستان بە پێی وەرەقەیەکی مشتەرەک هاتووە و ئێوە گفتوگۆ بکە لەگەڵ لایەنە سیاسەکانی عێراقدا بەلای سەدرەکانەوە ئەم قسانەی کاک عیماد دوتوانە مفاجئە ئەم قسانە ئێمە ڕێککەوتوینە کەی ڕێککەوتونە و چۆن ڕێککەوتونە و لەسەر چی ڕێککەوتونە ئێمە تەکید لەواکەینەوە بە ئەو وەرەقەیە ئاشکرا بکەن کە لەسەر چی ڕێککەوتونە کاتێک وەفدەکەی یەکێتی بە وەفدی پارتیاڵێن ئەڵێن تەفاهمێک هەبووە لە بینمان بەڵام نەخێر دواتر وەفدی سەدرەکان هاتۆتەوە بۆ لای یەکێتی وەرەقەکەی هێناوە و توێتی فەرمووە ئەو وەرەقەکەیە 21 خاڵە ئیمزایکە وەفدی ئێمە خوێندویانەتەوە هیچ خاڵێک لەو خاڵانە نەتەوەیی نین هیچ خاڵێک لەو خاڵانە باسی ناوچە ناکۆکەکان ناکە هیچ خاڵێک لەو خاڵانە باسی کێشاڵواسراوەکانی نێوان هەرێم و بەغدا ناکە کە ئێمە بە شانماچکردن بودجەی خەڵکمان دابین کردووە کاقوبات ماوەی 6 مانگ زیاتر بەڕێوە تا چوو بودجەی دابین کردەوە وەزعەکەی خاو کردەوە سەرکەوتنی کەوایە کاگەیشێت لە جەناب بکەم بۆچی ینی پارتیەوە تا یەکێتی داوای لێکاڵێ ئەو خاڵانینی ئەو وەرەقەیە ئاشکرا بکە کە ئاشکرای ناکە کە یەشێتی درشی پێکردووە زانێەوە خاڵەکانە ئەیشێتی بۆ ئاشکرای ناکە بۆ خەڵکی کوردستان بە دیاریکراوی وتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاماژەی بەوەدا کە ئێمە کێشەکانمان کێشەی ئەوە نییە کێشەکانمان بەڵام ڕەنگە لەبەر هەستیاری دۆخەکە لەبەر ئەوەی کەوا کورد بگاتە ئەگەر لە منیش بپرسی لە کۆتایی بەرنامەکەی هەر تەمەنای ئەواکەم کە کورد بە وەرەقەیەکی مشتەرەک بچێتە بەغدا ئێمە بڕیار وابوو لەگەڵ پارتیدا لە بانگەشەی هەڵبژاردن پێش بانگەشە و دوای بانگەشەش یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاری وابووە کە وەرەقەیەکی مشتەرەک هەبێ لەسەر کێشە هەڵواسراوەکان لەسەر ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک بە تایبەت مەسەلەی پارێزگاری کەرکووک خۆلا وتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوونی کردوێتەوە پارێزگاری کەرکووک لەسەر مەسەلەی پارێزگاری کەرکووک یەکێ لە خاڵەکان ئەوە بووە خاڵی خلافی بۆیە ئەگەر ئێمە ئەم مەسەلانە هەمووی ببەستینەوە بە مەسەلەی کاندیدەوە ئێمە هەڵەیەکی گەورە ئەەکەین کە ئێمە باس لەوە بکەین ئێمە بەرگری لە دکتۆر بەرهەم ساڵحەکەن یا ئەوان بەرگری لە وشار زێباریەکەن ئەوان ڕەنگە تا ئێستاش من قەناعەتم وایە وشار زێباری وەکو کارتێکی فشار پارتی دیموکراتی کوردستان کاندیدی کردبێ چونکە تێپەڕاندنی زەحمەتە بۆ پارتی و ئیستیعابکردنی لەلایەن بەڵام ئەخر بە پێی ئیتیفاقاری کە هەیە لەوەکو خۆیان هەڵێن و ئەو لوبی کە کردویانەوە دیاریکراویژە سەوفدیان لە بەغدایە کە هەوڵێن زۆرترین دەنگ کۆبکەنەوە ینی ئاماژەکان شێکی کەمان پێڵێ وایە نەکاک شێرزە کاک هاوڕێ ئەگەر ئێمە بێتەوە بیرمان و بەبیری بینەرانی شیابێنینەوە کاتی خۆشی لە 2010 هەمان شێواز ڕێککەوتن هەبوو لە نێوان کوتلە سیاسیەکان لە کۆتاییدا لە کاتی سەرکەوتنی لە دوای سەرکەوتنی دکتۆر بەرهەم بە و دەنگانە و بردنەوەی وەکو سەرۆک کۆمار پارتی دیموکراتی کوردستان بەیاننامەیەکی ئاشکرای دەرکرد بەیاننامەکە ماوە لە دۆکۆمنتەکانە کە گلەیی لە کوتلە سیاسیەکانەکە کە ئیتفاقیەکی کۆنکریتی لە بینیان هەبووە هەمویان ئەگەر هەڵە نەبم 205 دەنجیان بە حیسابی خۆیان کۆ کردبەوە بۆ فوات حوسێن بەڵام قڵپەوە بۆ ئەو مۆزوع لە کاتی پرۆسەکە من ویستم ئەو قسەیە ئاماژە پێ بکەم ئێستاش من پێم وایە کاندیدکردنی وشار زێباری وەرەقەیەکی فشارە بۆ ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بچێتە گفتوگۆیەکەوە لەگەڵ پارتیدا
سەبارەت بە ئەو دوو پۆستەی کە ئێستا قسەی لەسەرکرێ پۆستی پارێزگاری کەرکووک و پۆستی سەر و کۆماری عێراق. بۆیە من حەزەکەم ڕوونتر ڕاگەاندنەکان ئیتیجاهی ڕاگەاندنەکان بۆ ئەوە بێ کە مەسەلەی دکتۆر بەرهەم زۆر پرسیاری لەسەرکرێ بگۆڕدرێ و ئاڵوگۆڕ بێ بکرێ و کاندیدی یەکێتی فڵان بێ و فڵان نەبێت. نەخێر تموحی پارتیە ناجی پارتی بەو شێوەیە بووە کە تموحی ئەوەی هەیە هەموو کاتێ چۆن هەموو جومگەکانی دەسەڵاتی وەک کاکێ ڕەشاد ئاماژەی پێکردە وەزارەتانە جومگەکانی دەسەڵاتی هەموو کۆنتترۆل کردووە لە هەرێمی کوردستان بە هەمان شێوە دەیوێت جومگەکانی دەسەڵات لە بەغداش کۆنتترۆل بکات. خۆ لە ساڵی لە هەڵبژاردننی ڕابردووە تا ئێستا یەکێتی نیشتمانی کوردستان لە بەغدا یەک وەزارەت و سەرۆکۆماری هەبووە. زۆر باشە دەستخۆش کاک ڕەشاد وەکۆی کە کاک شێرزاد ئاماژەی پێدا ینی بۆ نمونە خۆ پێچێت زۆرێک لە سیناریۆکان ینی لە ساعتی سفرە بگۆڕێت و هەڵوێستی سەدر هەمووشمانە زانیە بەڕاستی هەڵوێستێکی ینی سابتی نییە و سەوابەتیشی نییە چکە هەمووی تەرەدوودە لە بڕیارەکانی ئەوە ساڵی 2010 وەکو کاک شێرزاد بە نمونە هێنایەوە فعلا ئێمەمانەمان لەبەرچاو و ئێستا ئەم شەویش ینی کۆبنەوەیشی مقتەدا سەدر هەیە لەگەڵ هادی عامری و لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی شیعەکان کە ینی زۆر مەبەستیانە بگەنە ڕێکەوتن و ئێرانیش تا ڕادەیەک زۆر مەبەستێتی وەکو کاک شێرزاد ئاماژەی پێدا ینی دەبێت ئەم ماڵی شیعە بە تەواوەتی یەک بخرێنەوە. ئەگەر ئێستا ئەژمێ ئەوە بڵێم ینی وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بە سەرۆکاتی باڵجەلال تاڵەبانی لە بەغدان بە هەمان شێوە بۆی کە ئاگایان لە ئاراسی ڕووداوەکان بێکە بە شێوازێگە ڕاچکە نزیک بووینەتەوە لەوەی کە لە حوتی مانگ سەرۆک کۆمار لەلایەن ئەنجومەنی نوێنەرانەوە دیاری بکرێت. بەگشتی ئەمە جم و جوڵەکانە کە لە بەغدا گوزارێت و لە نێوان لایەنە سیاسیەکان ئەوەی کە بۆ نمونە جەنابت و کاک شێرزاد ئاماژەی پێدا پارتی ئەگەر لە بەغدا بڵێ هەمووی بۆ خۆم و لە هەرێم بڵێ هەمووی بۆ خۆم ئەگەر یەکێتی لە بەغدا هاوکێشەکە نەیتوانی لە بەرژەوەندی خۆی یەکلا بکاتەوە هەڵوێست و پلانی بیچیە بێ یەکێتی کە بەکاری بێنێ بەڕاستی چۆن پرسیارە زۆرەکرێ کاک ڕەشاد. وەڵام سپاس بە تۆ بۆ کاک شێرزاد. دیارە وەڵام من پێم خۆشە حقیقەتێک باز بکەم یەکەم جاریشە من بەو شێوە ڕەنگە لێ ئەعلا من باسی بکەم. من بەش بە حاڵی خۆم زۆر سپاسی مەسعود بارزانی دەکەم. ئەگە ئەبەم ئاراستەیە بەم شێوەیە بەو عینادیە کاری نەکردبایە چکە من پێم وایە ئەو ئاراستەی ئەو گرتی تێبەر باشترین هاوکار دەبی هەماهەنگ دەبی بۆ ڕێخستنەوە نێوە ماڵی یەکێتی. ئەمە سپاسی دەکەم بەش بە حاڵی خۆم من بەش بە حاڵی خۆم سپاسی دەکەم. دەرەنجامی گوشارەکانی ئەوە لاساری ئەوە دەبێت سەرکرداتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئاگاییەوە مامەڵی زیاتر بکە بۆ ڕێخستنەوە نێوە ماڵی یەکێتی نیشتیمانی کوردستان. بۆیە من وای دەبینم لە داهاتوو بە هەردوو حاڵەت بە ئەرێنیەکە و نەرێنیەکە واتە پۆستی سەرۆکی کۆمار لەلایەن کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەستە بەر ببێتن یاخود پێچەوانەکە لەنێو خودی پرۆسەکە بە پێی خوێندنەوەی من بە پێ دید و ڕوانینی من یەکێتی نیشتیمانی کوردستان پێداچوونەوە دەکاتن بە سیاسی خۆی دەکاتن لە حکومڕانیت لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان. بۆیە من وای دەبینم دوای تەواوبوونی ئەم پرۆسەی سەرۆکۆمار لە دوای حوتی دوو ئەگە ئەم پرۆسە سەر بگرێتن لەلایەن مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەنگە کۆبنەوەیکی یان کۆبنەوەکی مەکتەبی سیاسی یاخود کۆبنەوەکی ئەنجومەنی سەرکردایەتی بە تەواوی بگرێتن بۆ ئەوەی دوایی ڕاو سەرنجی کۆی هەواڵان وەربگیرێتن لەسەر ئەوەی کە پێداچوونەوە بە بەشداریکردنمان بکرێتن لەسەر ئاستی حکوومەتی هەرێمی کوردستان. من ئەوە ڕێکی سابتم هەیە لەسەر مۆزوعید. دوو وای دەبینم دەبێ پارتی دیموکراتی کوردستان هەندێک حقیقەتەیە بیزانێ سوقلی یەکێتی نیشتیمانی کوردستان و مێژووی یەکێتی و جەنابی مام جەلال ڕۆنشاد مام جەلال دەبێ ئەوە بزانێتن ئەم عمق عیلاقاتە لەگەر مەرجەعی باڵای شیعە و کۆی حزب شیعەکان کە هەیەی و دەبێ ئەو ڕاستیەش بزانێ سەرکرداتی پارتی کە بە بەردەوامی پیاوێکە مقتەدا بە بەردەوامی ڕێی لە گۆڕاندایە ئەمڕۆ قسەیەک دەکاتن نیو کاتژمێرێت کە کاتژمێرشکە گۆڕانکاری بەسەدادێتن. و ئەگەر پێشی وایە لەسەر ئاستی عێراق ئەبەم شێوەیە ئەوەی تورکیا ئیمارات بۆی داناوە ڕاستەوە خۆ بۆیان مەیسەر بیتن ئەمە خەیاڵە بەڕاستی ئەمە خەیاڵە. هاتنی شاندی ئێرانی لەم قۆناغی ئێستاکە بۆ عێراق
دانیشتنی لەگەڵ هەڤاڵانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان یاخۆت لەگەڵ کۆی حزبولیانە شیعەکان لە بەغدا بەتایبەتی لەگەڵ هەردوو باڵی شیعە هەم لەگە چوارچەوە هەم لەگە تیاری سەدری ئەمە بۆ خۆی ڕاستەوە خۆ گوشارێکی ناڕاستەوە خۆی ئێرانە بۆەوەی کە هەما هەنگ بێتن بۆ ئەوەی بیتی شیعی دابەش نەبێتن نێوماڵی شیعە دابەش دوو نەبن چکە دابەشبوونی نێوماڵی شیعە ڕنگدانەوەی خراپی دەبیتن بۆ سەردا هاتووی سوقلی شیعە لە حکومڕانە لە ئاسی عێراق هەر عێراقی ژەکاتە دەوڵەتێکی دەرزۆر بەڕاستی ئێران گوشاری من دڵنیام لەوە ئەوجە من دەمەوێت یەک خاڵ بە ئاماژە پێ بکەم بەوەی کە ڕوونە ئەم خاڵی ئەم دەمێ باسی بکەم یعنی هەر بۆ نمونە مەسەڵەن ئەگەر هەڵسەنگاندنێک بکەی بۆ کۆی هێزە سەگدارەکان بە تایبەتی حەشر لەسەر ئاستی مەرجەعی باڵایان حزبولیانە سیاسیەکانی شیعەکە دروستکراوە دەتوانین بڵێن 1985 لەو چوارچێوەیە کە مالیکی و هاوپەیمانەکانی ڕابەراتی دەکەن تۆ چۆن دەتوانی بچی ڕۆڵی مالیکی و چوارچێوەی هاوپەیمانەکانی فەرامۆش بکەی بەشتوانێت لە 4 ساڵی داهاتوش وڵاتێکی ئارام بەڕێوە بڕێوە چۆن دەتوانانی ینی من ئەوەی من دەیبینم وەڵامەکەی لە داهاتوو دۆخی داهاتووی عێراق وەڵامی ئەو پرسیارەتەوە کاک ڕەشاد دۆخی لە ئێستاڕە داهاتووی پرۆسی سیاسی عێراقی دیارە شەقام چۆنە شەقام بۆ خۆی لە کوڵانە بە تایبەتی ئەگە چەکداریش بێتە شەقام چۆن دەتوانێت خۆی هەرگە تەماشا ینی دۆخی عێراق هەمووی گرێدراوی یەکە دۆخی پێکاتەکان هەمووی گرێدراوی یەکە و تا بینی جوم و جوڵەکانی داعش لێرە و لێوێ زیادی کردو تا پەلامارەکان بۆ سەربارەکەی زۆرێک لەلایەنەکان زیادی کردو خۆی هەموو ئاماژەن بەوەی کە دۆخی عێراق زۆر تەمومژاویە و ئێمە ناتوانین پێشبینی ینی شتی باش بکەی بۆ داهاتوی عێراق گەر بەم ئاراسەی ئێستا کار بکرێ پەراوێزخستی هەندێک لایەن بە دیاری کراوی لە سەر ئاستی عێراق و ناوچەکە بە تایبەتی کە سووریا عێراق بە تایبی کە دوو وڵاتن لە دراوسێن کە هەموو هێزە برێنچەک دەرە تیرۆریستەکان دەتوانن جوڵە بۆ هەر لایەنێک بکەن بۆ سووریا بچیان لە سووریاوە بۆ عێراق بێن لە 2023 تاکو ئێستاکە خۆتان دەزانن سوننا ینی بە ڕێژێکی کەم بەشداری پرۆسی سیاسی عێراقیان کردیە بە بەردەوامی شێخەکانی منتیقا لەسەر ئاستی وەسەتی عێراقی هەمە هەنگ بوونە بۆ باوشکردنەوە بۆ کۆی ئەو ڕێکخراوە تیرۆریستیانی کە لە ناوچەکە بوونی هەیە ئەمە یەکەم جارە شەقامی سوننا بتوانێت سەر ئاستی تورکیا ئوردن ئیمارات کە ئەمریکا هەمە هەنگ بە بۆ ڕێخستنەوە نێوماڵی سونە بۆی بتوانن بە سوقلێکی باشتر بەشداری بکەن لە پرۆسەیە و دەریشکەوت لە دوایین پرۆسە هەرچەندە شیعە هەوڵیدا کوتلە شیعەکان هەوڵیاندا کە پێگەی خۆیان زیاتر بەهێزتر بکەن دەستەبەری ئەندامی پەرلەمانی زیاتر بکەن دەنجی زیاتر بکەن بەڵام سەرکەوتوو نەبوون لەم قۆناغی ئێستاکە بۆ سونە بۆ شیعە خاوەنداریتی خۆیان هەیە بەڵام بۆ ئێمەی کورد بەم پەرتەوازیە بەو پەرتەوازی گەورەتی زیاد بە داهاتووی خۆمان دەگەینین بە زۆر باش هەمومان دەزانین نێوماڵ شیعە کە کەتەکاری خەتەر لەسەر خەتەر زیانگەیاندن بە نێوماڵی شیعە ئێران دێتە سەخەت هەمومان دەزانین ئەگەر سونە وەزعی زۆر خەتەر بی وڵاتانی عەرەبی سونە دێنە سەخەت و ئەمریکاش دێتە ناوێتیش ئەم هاوسەنجێت هەیە بچیتن بەڵام ئەگەر نێوماڵی ئێمە تێک چوو دەوڵەتێک هەیە بە پەرۆشەوە بێتن چارەسەری کێشەی نێوخۆی نێوماڵ یەکێتی بکاتن نێوماڵ نێوماڵی کورد لەم خۆناغی ئێستاکە باش بەڵێ نێوماڵی کورد بەڵێ نێوماڵی کورد من مەبەستمە ئەگەر نێوماڵی کورد ڕێک نەکرد ئاریشە دروست بوو کێشە دروست بوو چ وڵاتێک هەیە بێتن هەما هەنگبی لەگەڵمان بۆ ڕێخستنەوە بۆ دروستکردنەوەی متمانە لە نێوان هەردوو هێز بە تایبەتی پارتی وێچەتی زۆر باشە کاک ڕەشادجان پارتیێچەتی بۆیە من وای دەبینم فەرموو یعنی دەکرێت سەرکردایەتی سیاسی کوردستان بە تایبەتی هەرچەندە مت پێم وایە لە غیابی مامزرا کاریزما لە کوردستان نەماوە سەرکردەی کاریزما بوونی نەماوە بەڵام من ئومێد دەکەم مێزی گفتوگۆ ببتە وەسیلەیەک لەلایەن سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ چارەسەرکردنی کۆی کێشە و گرفتەکان
لەسەر مێزی گفتوگۆ لە نێوان هەردوو لا بەهر ئاڕستێک دارشکە ئێمە وەک کادیر وەکو جەماوە پیرۆزبایی دەکەین لە ڕێکەوتنەی لە نێوان هەردوو سەرکرداتێکە دەبێتن بۆیە منمە دەکەم ئەم ئەرزیە دروست بکرێتن بۆ گفتوگوۆیەکی هەمەلایەنە بۆ چارەسەرکردنی کۆی ئەو پرسانەی کە پرس و ئاریشانی هاتوونە پێش باش کاگە شێرزاد ئەوەی کە کاگڕەشا دێڵێ ینی بۆ نمونەوە تا سونە خاوەنێکی خۆی هەیە و شیعەش بە هەمان شێوە خاوەنێکی خۆی هەیە ینی جەنابەت کاک شێرزاد سەمەد وەهای دەبینی کە بۆ نمونە کوردی ژەگەر لە داهاتوودان ینی خاوەنێکی هەبێ یا خۆمان لەناو خۆمانە بتوانین تەباو یەکگرتوو بین یاخود تۆ هیوایەکت هەیە وەکەوەی کە کاگڕەشاد دێڵێ ینی ئومێدێکە بێت تەبایی بگەڕێتەوە نێو ئەم دوولایەنە سیاسی و بە یەکگرتووی هیچ نەبێت تا ڕادەیەک لە بەغدا ئەم شەڕە بکەن کە بۆ مافە دەستوریەکانی گەلی کووردە و ئیسیحاقێکی خۆمانە پێویستە بە یەکگرتووی ئەمە بچینەمە بەدەست بێنین بەداخەوە بە کورت و بۆ خۆت من ئەو هیوایم نییە کە کورد بتوانێت کاریزمایەکی تر دروست بکات بە دلیل ئەو قسەیەکەین دلیلەکەشەوەیە کە کاریزمایی کورد بەسەر کۆی پرۆسەی عێراقیە زاڵ بوو کاتێک کە جەنابی مامدەرا ڕەوانشاد لە ژیاندا بوو کاریزمایەکە هی شخصی خودی خۆی بوو شخصیەتێک بوو تا ئێستاش تا خواری خوارەوە خەڵک تەمەنای ئەوەکەن دە سەردەمی ئەوە چی دروست بوو مؤتەمەری معارزەی عێراقیدا لەندەن یان کۆکردنەوەی معارزەی عێراقی لە دۆڵەکانی دەوروپشتی سەرگەڵوو بەرگەڵوو ئەوانەیان هەموو ئەو کار و کردەوانەی جەنابی مامجەلال کوردێتی توانیوێتی قیادە بکە بەڵام غیابی قیادە غیابی کەسایەتی کارێزما کە تا ئەم فترەیە دروست نەبوو بێ من پێم وانییە لە دروستبوونی کەسایەتێکی کارێزما هەروە شتێکی ئاسان بێ بۆیە لەو ڕوانگەیەوە بێهیوام بەڵام دەکرێت ئەو مەترسیانەی کە لەسەر کورد هەیە وا بکات کارێکی وا بکە بیر لەوە بکرێتەوە کە کورد نێوماڵی ڕێک بخرێتەوە ئەوە چکە ئەوەی ئێستا ڕوویداوە کاک هاوڕێ یعنی بەراورد ناکرێت مەترسیەکەی چەند گەورەترە لە ڕیفراندۆم ئەگەر ڕیفراندۆم دژایەتی کرا بەهۆی گەلە کۆمەیەکی عەرەبی یا عێراقی یا ناوچەیی و ئەوانە ئێمە نابێت مەسەلەی ماڵی شیعە بەکەم بگرین ئێستا کورد کە پارتی دیموکراتی کوردستان چۆتە ناو پرۆسەیەکەوە تاوانبارەکرێ ئەوە ئێمە نین تاوانبارەکەن لە هەموو لایەکەوە تاوانبارەکرێ بەوەی کەوا نێوماڵی شیعی کرد کردووە ئەگەر پارسەنجی نەدایەتە پاڵ مقتەدا سەدر ئێستا ئەوەندە بێمنەت نابوو لە نێوماڵی شیعی ئێستا پەرتەوازەوە ئێران وەکو کاک ڕەشاد ئاماژەی پێکرد بە تەئکید لە هیچ شوێنێک قبول ناکات خۆی بە خاوەنی شیعە ئەزانێ بۆیە دەرەنجامەکەی یا ڕەتفعلی داهاتوو یان باواز لەوە بێنین بین پرۆسەی سیاسی لە عێراقا بەرەوچوە دەڕوا بە تاکید پرۆسەی سیاسی لە عێراقدا لە سەردەمی تەوافقا بەو هەموو کێشەیەوە دەرچوو لە سەردەمی ناتەوافقا کە ئێستا پێی ناوەتە سەردەمی ناتەوافقی هێزە سیاسیەکان و پەراوێزکردنی هەندێک دەڕوا هیچ کام بەڵێ لە ناو شیعە پەراوێزکردنی کۆمەڵێک شوێن چونکە ئێستا قسە لەسەر ڕقەمی ئەو کورسیانە کرێکە هەیە ئەڵێن ڕوتی سەدر 73 کورسیە و ئەوانی تر کەمترن بەڵام ئەگەر مەسلەی چەند بازنەی فرەبازنەی و یاسای هەڵبژاردن نەبووە بەو شێوەیە نەتایجەکان بەو شێوێ دەرناسوو وەکەوەی کە دەرچووە بۆ شێوە چکە بۆ بەکۆی ئەو 73 کورسەی ڕوتی سەدر هەیەی 880,000 دەنجی هێناوە بەڵام ئەوانەی تر کە زۆر کەمتر لەو کورسیان هێناوە بە ئیتاری تەنسیقی بە هەمویان کە 53 شتێکی وایە 220,000 دەنگ ئەو 53 کورسی دروست کردو یعنی ئەگەر بیتە سەر ئەرزی واقع 220,000 دەنگدەر یا هەوادار و خۆتان نەزانن دەنگدانی ئەم جارە زیاتر دەنگدەری کۆنکریتی حیزبەکان بوو کە دەنجیانداوە چکە غیابی دەنگدەری ئاسایی و یان خۆڵەمێشی غایب بوو لە ساحەکەدا ئەوانەی کە نەتایجی انتخاباتە گۆڕ ئەم جارە 220,000 دەنگدەر لە بەرامبەر 880 دوو بەرامبەر زیاترە یعنی تۆ دوو بەرامبەری زیاتری خەڵکت تەوافقت لەگەڵ نەکردووە دێ ئەتەوێت تەهمیشی بکەیت یان بین لە هەرێمی کوردستان بەو شێوەیە بە کورد و کرمانجی لە سەردەمی حکوومەتی تەوافقا عێراق پێینا هەموو قۆناغە خەتەرانەوە گەندەڵی زیادی کرد و باری ئابووری داڕوخا و هێزی چەکدار میلیشیان نازانچی کۆمەڵێشت عێراق
عێراقێکە کە کەس تەمەنای پێ ناکات لە سەردەمی ناتەوافقی لە ئایندەدا ئەگەر نەگەنە تەوافقات چی دەبێ؟ ئەو عێراقا زۆربەی چاودێران زۆربەی سیاسەتمەداران ڕایان وایە حکومی 6 مانگ ناکە و بەرای یەکەشیمان دیوە بە ساروخ لە ماڵی حەلبوسی بدرێت کە حەلبوسی بە ئارامی نووسبوو تا ئێستا کەسایەتێکی مەحبوب بوو لەسەر ساحەی سونی و عێراقی بەو شێوە بەڵام کە چووە ناو هەندێک معادلاتەوەیان لە هەولێر بدرێ ئەمە زەنجێکی مەترسیدارە بۆ ئایندەی ئەو حکوومەتەی کە دێ کە حکوومەتێکی ئۆقرەی نیشتیمانی نییە دوای ئەوە مەسلەیەکی تر کاک ڕەشاد ئاماژەی بەوە کرد کە ڕوتی سەدر قیادەی مزاهرەکانی کردووە بەشێکی وایە ئەو قسەیە چونکە بۆ سەورەی تشرین یان ئەوانەی کە تفازەی تشرینیان دروستکرد هەمویان خەڵکی ئەوە نەبوون زۆرتر ڕێکخراوەکان بوون دەستیان پێکرد یا مستەقفینی عێراق بوون یان خەڵکە سادە و بەشخورا و بەشمێنەتەکە بوو توکتوکەکان بوون لە ساحەیە ئەویان دروست کرد بەڵام ئەوان سواری شەپۆلەکە بوون کە ئێستا حکوومەت تەشکیلەکەن یا دێنە سەر ئەوەی ئایا ئەتوانن وەڵامی هەموو ئەو داخوازیانەی خەڵک بدەنەوە بە تەکید نەخێر هیچ حکوومەتێک بە 4 ساڵی تریش ناتوانێت وەڵامی ئەو داخوازیە یا ئەو کێشە کەڵەکە بوانەی 5 کابینە 6 کابینە کەڵک بووە بەسەر یعنی دۆخی عێراق ینی لە هەموو حاڵەتێکە ئامادەیە بۆ تەقینەوە لە داهاتوودا بەڕاستی بەڵێ دۆخەکە زۆر ئامادەیە من تویتی گروپی تەشرینم خوێندۆتەوە ئەڵەیە تەنها بەس حکوومەت تەشکیل بێ و تۆزێک کۆرۆنا بچێتە پێش ئەوە ئێمە سەورەی تشرین دووبارە ئینتفازەی تشرینی دەست پێکاتەوە لە بەغدا چکە بۆ کاک هەڵڕێ یعنی هیچ شتێک لەسەر ئەرزی واقع نەماوە هەموو شتێ بووە بە حسە هەموو دامەزراندنی کەسێکی ئاسایی بووە بە حسە لە نێوان ئەگەر یەک حیزب دەسەڵاتی یەک حیزب لەم حیزبانەی کە لە بەغدا حکومەکەن بە تەنها حسەیەکیان پێ بدەن بڵێن ئەوە 1000 کەسماندا بە ئێوە نایبەنە ناو جەماوەر بە جەماوەر بڵێن وەرن خەڵک لە جەماوەر تەعین بکەن هەمووی لە کەسە نزیکەکانی خۆیان و دەوروپشتی خۆیان وەکەوەی کە لە هەرێمی کوردستان پەیڕەوەکرێ وەکەوەی لە هەموو شوێنێک پەیڕەوەکرێ بۆیە داخوازی جەماوەر ئەوە نییە چێ دەسەڵاتە ئایا سەدر دەسەڵاتە یان کازمیە ئێمە ڕەنگە ناوی هەندێک سەرۆک وەزیرانەکانمان لەبیر چۆتەوە هیچ کامیان لەوانە نەیانتوانی ئیستیزابەی شەقامیان هەبێ دۆخی عێراق کە نوقمی غەدرە بەڵێ هەمووشیان ناسار بە دەستکێشانەوە کران بۆیە ئەگەر هەرەوها پیرۆزباییشیان لێ بکەین چەپڵەشیان بۆ لێ بدەین ئێستا ئێمە لە ماڵی خۆماندا بنشین ببین بە معارەزە بڵێن فەرمو حکوومەت تەشکیلکەن ئەو حکوومەتە لەبەرەوەی ناتوانێت کێشەکەڵەکە بۆکان چارەسەر بکات لەبەرەوەی ناتوانێت لە ئاستی داخوازیەکانی جەماوەر بێ بە تەئکید ئەو حکوومەتە خراپ دەبێت وەڕەشفعلی ئەو هێزانش بە شێوەیەکە بێ من پێم وایە کورد لەم گەمە و لەم ململانێ سیاسیە ئەمجارە لە ڕیفراندۆم زیاتر هەڵی سیاسی کردووە مینەتەکە زیاترە بێ لە داهاتوو من پێم زۆر زیاترە بێ بەتاکید زۆر ڕاستیانی کاکشێزە ئەخە بەرایەکەی دەرکەوتووە کاکاوڕە بەرایەکەی دەرکەوتووە هەموو کاتێ بۆمان دەرکەوتووە هەر کاتێ یەکێتی و پارتی تەوافقات لە بەینیان نەبێ یا گرژی لە بەینیان هەبێ موچە نادرێ بە شێوەی خۆی بانکەکان کێشەی تیا دروستە بێ گرژی کار و کەسابەتدا ئابەزێ نرخی زەویدا ئابەزێ کۆمەڵێشت لە تەبایی هێزە سیاسیەکان چ لە عێراق چ لە هەرێمی کوردستان خەڵک سوودمەند بووە بۆیە خەڵک سەیری ئەوە ناکات چێ ئەبێ لە بینی من وەکو خۆم ڕەنگە وەلایەکی حەزبی پێم خۆشە کاندیدەکەی من سەرکەوە بەڵام بەلای خەڵکەوە شەلع قەلع هیچیان هی ئەوە نین کە جێی تموحی خەڵک بن خەڵک گوزەرانی ئەوێ زۆر نایە بەم شاوەکی گوزارێ لە بەغدا لەسەر پۆستانە بەڕاستی نەخێر بڕات بێت لە دوای بەرنمەکان کە خەڵکەمان بیناڵە چیتان و دەڵێن ئەوەمان و دەڵێ هیچ سفادەی تایە کارەبە چاکە بێ ئەوە چاکە بە هەر بە زمانێکی عەشایری هەری ئەمە بەڕاستی حکومڕانەتی لە عێراقا بووە بە قۆرخکردنی و دەسەڵات و بۆیە حەقی خۆیانە و 21 خاڵە هەمووی لەسەرەوە کۆبوونەتەوە کە چەند بۆ ئەم بێ و چەند بۆ ئەو بێ قسە زۆرە لەسەرەوانە ینی بەڵێ دەسەکانی خۆش بێت دێمەوە خزمەت جەنابێت بۆ دواوتە کاگەی ڕەشاد دوا خوێندنەوە دوا سەرنجت ئەگەر بێمە بڵێ سوپاس دەکەم وەڵام من هەم هاوڕێم کاک شێرزادیش باسی کرد هەم جنابشت پرسیارەکەت کرد لەسەر هەر 21 خاڵەکە
بیشتر خاڵێکی کە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و لە نێوان تیاری سەدری کە ئیمزاکرا من پێم وایە یەک خاڵی تێدایە یەک خاڵێت خاڵەکەش ئەبەم شێوەیە کە ئەمەیە کە پارتی دیموکراتی کوردستان ڕازی بووە بەسە کۆی 20 خاڵەکەی تر بەسەبەر یەک خاڵ ڕازی بووە لەسەر 20 خاڵ لە نێو بەڵێ ئەوش بەم شێوەیە بزانین چییە تیاری سەدری و پارتی دیموکراتی کوردستان ڕازی بوونە بەوەی ڕێکەوتونە لەسەر ئەم ئەساسەی کە لەسەر ئاستی هەرێم تەنیا مەسعود بارزانی بە مەرجع بزاندرێ و مامەڵی لەگەڵ بکرێتن بۆ هەر پرسێک بۆ هەر پرس و ڕاوێژ لەگەڵ مەسعود بارزانی بکرێ لە نێو ماڵی شیعەش بە تەنیاش پرس و ڕاوێژ لەگەڵ مقتدا بکرێتن وەکو مەرجعێک ئەوەی بکرێتن مامەڵی لەگەڵ بکرێتن واتە تەنیا ئەمەیە زیاتی سکەی تێدا نیە یەک خاڵکەش تێدا نیە من پێم خۆشە هەندێک واقعیت کە هەیە باسی بکەم لە ناو گفتوگۆیەکان ئەم ڕیسا بێتەوە بەخوری من دڵنیام دەبێتەوە بەخوری باش هۆکارەکەش چییە هەر لەسەر ئەو ڕیسەی خوریەکە باس دەکەیت فەرمو لە دوو ڕۆژی ڕابردوو ئێمە شەقاممان بینی شەقامی عێراقمان بینی لەبەروەی لەسەر ئاستی پرۆسی سیاسی ئەگەر ڕەچاوی بکەین دوو وەزیری لە ڕابردوو بۆ ئەمڕۆ لە نێو کۆی کابینەکانی عێراقی دوو وەزیری عێراقی کە دوو وەزیری کورد مەبەستمەوە یان لە هەرێمی کوردستان لەسەر ئاستی عێراق لەسەر گەندەڵی دەرکراون ڕایان کردووە هەردوو وەزیرەکە وەزیری پارتی بوونە یەکیان برایەکەی دکتۆر ڕۆژ بوو کە لە وەزارەتی بەرگری عێراقی بوو ئەویت کەش ئەمەش خۆ بینیمان وای ئێستا کە کاندید کرایە کاگوشیارە بۆ خۆی کاندید کردیە تا ئێستا کەش خۆتان دەزان تیاری سەدری لە ڕابردوو گەورەترین هەڵای لە پەرلەمان لەسەر دروست کرد بۆ لە بۆی گەندەڵە پارەی بە هەدەردایە دەبی دەربکرێتن لێ پرسنەوەی لەگەر بکرێت و کە کراش ئەوەی تر کە دەمێ ئاماژەی پێ بکەم شتێکە باز بە کورتی بێ سوپاس دەکەم چوارچێوەی هەماهەنگی بەڵێ چوارچێوەی هەماهەنگی شیع ناڕەزاییەکان زائیدەن یەکێتی نیشتیمانی کوردستان تا دقی ئێستاکە 125 تا 130 کورسی تا 130 ینی دەستەبەرە بۆی بتوانن نێو پەرلەمان گفتوگویەکان بەردەوامە لەگەر کۆی کوتلەکانی تێر تا حوتی مانگ تا 6 و حوتی مانگ بەردەوامە بەڵام بەپێی ئەو زانیاری من یعنی خۆتان دەزانێت سەیەکە لە ناو پەرلەمان دەخواتن ئەگەر سەیەک پەخرا لە نێو پەرلەمان لە قۆناغیەکەم نەتواندرا حزور هەبیتن واتە ئەم هەنگاوانەی کە لە ڕابردوو لە ڕێنێوان مەسعود بارزانی و مقتدا سەدرنرا سەرکەوتو نابی لەگە سونیەکان سەرکەوتو نابن بۆیە من پێم وایە لە داهاتوو جارێکی تر بە وەساتەی ئەمریکەکان و ئێرانیەکان گفتوگۆی هەمەلایەنە دەست پێ دەکاتەوە لە نێوان هەم نێو ماڵی کوردی و هەم نێو ماڵی شیع و سونیەکان بۆی کە بتوانن تەوافقی ڕابردوو چۆن لە ڕابردوو وەکو ئیستیقاقێک لە نێو کورد پۆستی سەر کۆماری یەکێتی نیشتیمانی کوردستان بووە بدرێتەوە بۆیە لە دوایین سات بە تەسەوری وای دەبینم ئەمێن سەیەک پەک دەخرێت لە نێو پەرلەمانی عێراقی ئەم پرۆسەیە ئەم هەنگاوانەی پارتی و مقتدا نایتەن لەگەر حەلبوسی سەرکەوتو نابێتن دەست خۆش کاگە شێرزاد لە ماوەی کەمتر لە یەک خولک دوا سەرنجی خۆ بگەێنە سواس دەکەم تەنها ئەوەیە کە ئێمە ئەوەی ئەم ڕۆژەی کە لە بەردەم ماوە تا حوتی دوو دەیەم ڕۆژ پرۆسەکەیە پرۆسی هەڵبژاردننی سەرۆک کۆمارە بێت پێشبینی ئەوە کرێ کە بە هەمان سینناروی 2010 دروست ببێتەوە پێشبینی ئەوە کرێ کە لێک نزیک بوونەوە ئەم شەو یا بەیانی لێک نزیک بوونەوەی زیاتر لە نێوان گروپە شیعەکان بە لێک نزیک بوونەوەی گروپە شیعەکان ڕەنگە کارکتەرەکانی تر گۆڕانکاری بەسەرا بێ ڕەنگە شێوازی بەڕێوەچوونی ئەم هەڵبژاردننی سەرۆک کۆمار و کوتلەی ئەکبەر ڕەنگە بە شێوەی ئەوە نەبێت کە تەوەقع ئەکرێ ئەو کاتە ڕەنگە بچینەوە سەر ڕێگە ڕاستەکە و ڕەتفعلەکە خراپ نەبێ ئەنچکە ئەگەر ئەمانە ڕاست نەکرێتەوە کورد گورزێکی کوشندەی بەرکەوتووە من پێم وایە هیچ کەسێک خەمی ئەوەی نییە کورد چۆن متفق بێ کورد خۆی تەنها خۆی خەمی ئەوەی ئەگەر ئێمە تەمەشای مێژووی کورد بکەین لە عێراقدا هیچ کەسێک خەمی ئەوەی نەخواردەوە بەداخۆ خۆشمان خەریکە
کەوینێت ئەو تەڵەوداوە. سپاس بۆ برایانی بەڕێزم کاک شێرزاد سەمەد نووسەر و چاودێر کە لە کەرکووک لەگەڵ مابوو. سپاس بۆ کاک ڕەشاد گەڵاڵی چاودێری سیاسی کە لە سۆدۆکارمان لە شاری هەولێر لەگەڵ مابوو. بەڵێ بینەرانی بەڕێز هەڵقەی شەوی پانۆراما پێشکەش کرا. میشە ساغ و تەندروست باش بن. خواتان لەگەڵ.